بە بۆنەی ڤیدۆکانی بەڕێستەوە کوردە ڤیدۆکانی کە بڵاو بۆتەوانێ و بە بۆنەی لایڤەکانی تۆوە لە فەزڵ و گەورەی خوای گەورە توی کردە سەبەب کە بەوەی کە من هیدایەت بدرێم. الحمد لله سپاس بە رب العالمین. الحمد لله الحمد لله وشکر. الحمد شکر یا رب. ئێستا ئافرەت الحمد شکر یا رب. ئێستا ئافرەتێکم نیقابم. الحمد لله سپاس بۆ خوای گەورە. خۆم لە گوناحە پارێزم. الحمد لله. پێشتر گوناحم کردووە، تاوانم کردووە، خوا خۆی ئەزانێت، پێویست ناکە یعنی زیاتر درێژەی پێ بم. خالت خۆش بیا. الله و ئامین. مامۆستاگیان تۆبەیەکی یەکجارێکم کردووە، حەمد و سەنا بۆ خوای گەورە. پێشتر زۆر ئەستەغفیرۆڵڵام ئەکرد، ئەستەغفیرۆڵڵا و ئەتووب ئیلەیک، بە مەبەستی ئەوەی کە خوای گەورە هیدایەتم بە، چونکە هەمیشە ئومێدم بە خوای گەورە هەبوو. لە خوای گەورە ئەپارێمەوە کە یعنی من داوای هیدایەتم لێ ئەکرد لە دڵەوە. کورتە ڤیدۆکانی بەڕێستم ئەبینی یعنی دڵم ڕووناک ئەبەوە. سەرەتا کە لایڤت کردەوە هاتمە ناو لایڤەکەتەوە، وردە بەردەوام بووم لەگەڵ لایڤەکەتە. حەمد و سەنا بۆ خوای گەورە. یەخوا ئەوەی کە هیدایەت نەدراوە، خوای گەورە هیدایەتی با بە گەورەی خۆی و ڕەحمەتی خۆی. خوا ئاگەی ئێستا لە دڵ و دەروونمە کە چەند بە دڵەوە ئەپارێمەوە بۆیان. و بۆ بە ڕێزانش ئەڵێم کە ئێستا 3800 کەس لە ناو لایڤەکەتایە. هەر ئافرەتێک خۆی نەیەوێت کەس ناتوانێ پەنجەی بۆ بەرێ لێی نزیک بێتەوە. سوێن بە خوای گەورە. ئێستا کە من نیقابم پۆشتم، سپاس بۆ خوای تاقانە، سپاس بۆ خوای تاقانە. هیچ کەسێک ناتوانێت لە ئاسما سەر هەڵبڕێ ئەو پەڕی ڕێز و احترامم لێ ئەگرن. و بۆ بە ڕێزانش ئەڵێم کە ئێستا 3800 کەس لە ناو لایڤەکەتایە. هەر ئافرەتێک خۆی نەیەوێت کەس ناتوانێ پەنجەی بۆ بەرێ لێی نزیک بێتەوە. سوێن بە خوای گەورە. ئێستا کە من نیقابم پۆشتم، سپاس بۆ خوای تاقانە، سپاس بۆ خوای تاقانە. هیچ کەسێک ناتوانێت لە ئاسما سەر هەڵبڕێ ئەو پەڕی ڕێز و احترامم لێ ئەگرن. ئەو 3000 کەسە بە ئاگای لێبووی گوێی لە دەنگە بێەوە ئەشی بیسن ئینشاءالله. ئەمن بابی بە چیرۆکێ بوویان. پێشتر خۆم میستم لەسەر گوناح بوو، سوێن بە خوای گەورە زۆر ئاسان بوو بووم. خوای گەورە سڕی داپۆشم، سڕی هەموو لایەک داپۆشێ.